فێربوون بە ڕێگای چیرۆکەوە وانەی یەکەم. سڵاو بەڕێزان و خۆشەویستان، ئومێدەوارم ئەم وانانە بە دڵی ئێوە بێت. بۆی ئێمە بەردەوام بین پێویستە بزانین کە چەندە جێگای سوود و ڕەزامەندی ئێوەیە. ئەگەر هەستەکەی ئەم وانانە جێگی سوود و ڕەزامەندی ئێوەیە، ئەوە شێری بکە تاوەکو زۆرترین کەس بیبینێ، هەتاوەکو ژمارەی شێرکردنی ئەم ڤیدیۆیانە زۆرتر بێ. ئەمە وامان لێکا کە ئێمەش بەردەوام بین و هەوڵ بین وانەی زیاترتان بۆ ئامادە بکەین. لەم وانەیە سەرەتا پێم خۆشە ئەم تێکستەی کە هەیە بە ئەکسنتی ئەمریکی و بە ئەکسنتی بەریتانی خوێنمەوە تاوەکو سەرەتا ئاشنا ببین بە جۆرێک لە جیاوازیەکان. پاشان ئەم وانەکانی ئایندەش بە شێوازێکە کە چیرۆکێک هێنین بۆتان ڕوونەکەینەوە کە چۆن ئەخوێنرێتەوە واتاکەین چێت تاوەکو تۆ لە ڕێگای ئەم چیرۆکانەوە زۆرترین وشە و ڕستەی زمانی ئینگلیزی فێر ببی و دیارە فێربوون بە چیرۆک ئاسانکاری زۆری تایە و ڕێگەیەکە کە چێژێکی تایبەتی هەیە. هاوکات تۆ توانی خۆناغ بە خۆناغ وانە بە وانە هەستکەی کە گۆڕانکاری لە توانای فێربوونتان ڕوئەیە و باشترە بێت ئینگلیزیەکە. خوێندنەوە بە ئەکسنتی ئەمریکی. Mr. Jones had a few days holiday, so he said, "I'm gonna go to the mountains by train." He put on his best clothes, took a small bag, went to the station, and got into the train. He had a beautiful hat, and he often put his head out of the window during the trip and looked at the mountains, but the wind pulled his hat off. Mr. Jones quickly took his old bag and threw that out of the window too. The other people in the carriage laughed. "Is your bag gonna bring your beautiful hat back?" they asked. "No," Mr. Jones answered, "but there is no name and no address in my hat, and there is a name and an address on the bag. Someone's going to find both of them near each other, and he's going to send me the bag and the hat." No ba accenti Britanni. Mr. Jones had a few days holiday, so he said, "I'm going to go to the mountains by train." He put on his best clothes, took a small bag, went to the station, and got into the train. He had a beautiful hat, and he often put his head out of the window during the trip and looked at the mountains, but the wind pulled his hat off. Mr. Jones quickly took his old bag and threw that out of the window too. The other people in the carriage laughed. "Is your bag going to bring your beautiful hat back?" they asked. "No," Mr. Jones answered. "There is no name and no address in my hat, and there is a name and an address on the bag. Someone's going to find both of them near each other, and he's going to send me the bag and the hat." بەڕێزان، وەک ئەبینن جیاوازیەکە لە هەندێک دەربڕینایە. بۆ نمونە هەر ئەم دەقەی کە ئێستاکە لەبەر چاوتە بۆی بزانی کە ئایا جیاواز بوویان نا. بۆ نمونە ئێمە لە ئەمریکەکە وتمان Mr. Jones answered، بەڵام لە بەریتانیەکە Mr. Jones answered. بۆ نمونە وشەی address لە ئەمریکەکە address، بەڵام لە بەریتانیەکە address. پاشان going to کە زۆر جار ئەمریکەکان ناڵێن going to، ئەڵێن gonna. هەروەها وشەی ئەوانەی کە کۆتاییەکان بە
کۆتایی هاتوواتە بەر بۆ نمونە ئەڵێی نییە each other لە بەریتانیەکە بەڵام لە ئەمریکیەکە ئەڵێ near each other و بەم شێوازە هەستەکەی کە جیاوازیەک هەیە لە بینی ئەمریکی و بەریتانی. هیوادارم ئەم وانەیەجێگەی سوودی و ڕەزامەندی ئێوە بێت. بەردەوام بن لەگەڵمان کە بۆتانەکەم بە کوردی و پاشان ڕاهێنانتان پێکەم تاوەکو لە ماناکەی بە جوانی تێبگەن و مانای وشەکانتان لەبیر بمێنێت. کوردیکردن. Mr. Jones had a few days holiday. Mr. Jones چەند ڕۆژێکی کەم پشووی هەبوو. So لەبەرەوە he said وتی I'm gonna go من بەنیازم بچم to the mountains بۆ چیاکان by train بە شەمەندەفەر. He put on واتە لەبەری کرد his best clothes جلوبەرگە باشترین جلوبەرگەکانی best clothes. Took a small bag واتە جانتا بچکۆلەکەی هەڵگرت. Went to the station چوو بۆ وێزگە and got into the train و چوویە نێو شەمەندەفەرەکە. He had a beautiful hat ئەو کڵاوێکی جوانی هەبوو. And he often put his head و ئەو سەری چۆن دانا out of the window سەری ئەبردە دەرەوەی پەنجەرەکە. During the trip لە ماوەی یا during لە ماوەی the trip لە ماوەی گەشتەکە. And looked و تەماشایە کرد at the mountains تەماشای چیاکانیە کرد. But the wind بەڵام بە واتە ڕەشە بە pulled his hat off کڵاوەکەی برد. ئەوتە کڵاوەکەی داکەن لەسەری. Mr. Jones بەخێرایی took his old bag جانتا کۆنەکەی هەڵگرت and threw that out of the window too و ئەویشی بەدوای ئەویشی هەڵا لە پەنجەرەکەوە واتە کە کڵاوەکەی بابردی یەکسەر جانتاکەشی هەڵایە دەرەوە. The other people خەڵکەکانی تر in the carriage laughed خەڵکەکانی تری ناو فارغۆنی carriage واتە فارغۆنی شەمەندەفەر لە ناو فارغۆنی شەمەندەفەرەکە پێکەنین وتیان Is your bag ئایا جانتاکەت gonna bring your beautiful hat back bring your واتە ئەیهێنێتەوە back bring back یعنی ئەیگەڕێنێتەوە بۆت your beautiful hat کڵاوە جوانەکەت بۆ هێنێتەوە. They asked پرسیاریان کرد. No Mr. Jones answered Mr. Jones وەڵام یاوتی نەخێر. But there is no name بەڵام خۆ ناوی بەسەرەوە نییە and no address و ناونیشانیش نییە in my hat لە کڵاوەکەمە. And there is a name بەڵام ناو هەیە and an address و ناونیشانیش هەیە on the bag لەسەر جانتاکەم. Someone is gonna find both of them کەسێک find both of them هەردووکیان ئەدۆزێتەوە near each other لە نزیکی یەک and he's gonna send me بۆ منێرێتەوە ئەم گەنە یا going to کە بە کورتکراوەی ئەتوانی بە خێرایی بڵێ گەنە واتە بۆ شتێکە بێت کە لە ئایندە ئەگەر بۆ خۆت بەکاربێنی یا بۆ کەسێکی بەکاراتە بەنیاز وایە یان بجاری وا هەیە بەمانای ئەوەیە کە ئەم شتە وا تەوەقوعەکرێ وا چاوەڕوانەکرێ ڕووبە. Gonna send me the bag جانتاکەم بۆ نێرێتەوە and the hat وە کڵاوەکەش. ئێستا ئینگلیزیەکەی بڵێ ڕۆژ day بڵێ پشوو holiday بڵێ چیاکان mountains بڵێ لەبەرکردن put on بڵێ جانتایەکی بچووک a small bag وێزگەکە
the station بڵێ چووە نێو کارەکە چووە نێو شەمەندەفەرەکە got into the train بڵێ کڵاوێکی جوان a beautiful hat ئەتوانی بڵێ beautiful بە بەریتانیش ئەتوانی بڵێ beautiful لە زمانی ئەمریکیە هەر کاتێ ت بکەوێتە نێوان دوو بزوێن وەکو لەم حاڵەتە ئەیبینی ئەو کاتە تەکە ئەکەی بە دەنگێک دەنگەکە لە بینی دێ و رایە وەکو دێک وایە دانی پیانەنەی ناڵێم beautiful ناڵم beautiful ناڵم beautiful لە بینی دێ و رایە head سەر head بڵێ دەرەوەی پەنجەرەکە out of the window بڵێ لە ماوەی گەشتەکە during the trip بڵێ ڕەشەبا the wind بڵێ لەسەری دایکەن یعنی با بەسەریەوە بەسەریەوە دایکەند ڕای کێشا pulled his hat off کڵاوەکەی بەسەرەوە برد بڵێ بە خێرایی quickly جانتا کۆنەکەی هەڵگرت took his old bag بڵێ هەڵیدایە دەرەوە بە نێو پەنجەرەکە بڵێ لە پەنجەرەکەوە هەڵیایە دەرەوە ئەوەی هەڵدا بۆ دەرەوەی پەنجەرەکە threw that out of the window threw هەڵدان out of the window دەرەوەی پەنجەرەکە بڵێ خەڵکی تر the other people بڵێ لە نێو فارغۆنەکەدا in the carriage بڵێ پێکەنی من پێکەنیم ئەو پێکەنی هەر پێکەنی بچین laughed بڵێ هێنانەوە bring back بڵێ ئەوان پرسیاریان کرد they asked هەڵێ asked بۆ چکە سەوتی ک بێدەنگە کاتە ئیدیەکەیە بەدوایە ئەڵێی کت they asked بڵێ Mr. Jones وەڵامی دایەوە Mr. Jones answered بڵێ ناو نییە there is no name there is یعنی هەیە there is no یعنی نییە بڵێ ناونیشان نییە there is no address بڵێ کڵاوەکەم my hat بڵێ لەسەر جانتاکە on the bag بڵێ کەسێک someone بڵێ هەردووکیان both of them بڵێ لە نزیک یەکتر near each other بڵێ ناردن send بڵێ بەڕێزان لێرە هاتینە کۆتایی ئەموانەیە کە بە
کۆمنتەکانتان ئاگادارمان بکەن ئایا لەم وانەیە سووتان وەرگریان نا، هەتاوەکو بتوانی وانەی زیاترتان بۆ دابنین. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، هەر شاد و کامەران بن.